تاکو ئێستا هاوڵاتیانی ناوشاری هەولێر زۆر کەمی نەبێت نەوتی وەرنەگرتووە. وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێمیش بێباکە و حکوومەت نرخی ئەو نەوتەشی بەرز کردوتەوە کە دەیدات بە هاوڵاتیان. هاوڵاتیەکێم شاری هەولێرەیە بەهۆی هەژاریەوە دەبێکی هێناوە نەوتەکەی بۆ بکەنە ئەو جلیکانەوە تاکو پارەی جلیکانەکەی لەسەر هەژمار نەکرێت. دۆخی هاوڵاتیان بە جۆرێک خراپە تەنانەت ناتوانن بە جلیکانیش نەوت بکڕن هەر دەبێت دەستگا خێرخوازیەکان بە فریای هاوڵاتیانی کەم دەرامەتەوە بێن. تقریبا 6 سال دەبی وابزانم نەفتما وەرنەگرتیا. زۆر سپاسی دەستگای بەخشینیش دەکەم سار جەلیکانە نەفتی داینێ ئەوە دەش بەشی ماوەچی دەکات زۆر سپاسن دەکەی باشە لە خوای بەزاری ئێستا نەفت جەلیکانی نازم بە سێزدەیە بە چاردەیە بە چەندیە ئێوەش لە توانای مەدا نییە. یارمەتیان دایمە ئەوە دووەمین جارە نەفت وەگرم جارێری سێ جلیکانم وەگرتیە و جارە سێ چار جلیکانم وەگرتیە هەندە لە مێژیش نییە ناوم خەزم کردیا خەچی حەقی خوای بری تەقسیریان لۆم نەکردێ تقریبەنەوە لۆ چار ماجی دەتێ من نایە خۆم نووسیا ئەوە دوو جار نەفتم دەنێ زۆر 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 مەمنونی بەخشینم گەلە گەلک مەمنونم مەمنونی هەموو لایەکتانم زۆر مەمنونم. نەوتفرۆشان باز لە دۆخی خراپی هاوڵاتیان دەکەن و دەڵێن ڕۆژانە هاوڵاتیان دێنە لامان و توانای کڕینی بەرمیلێک نەوتیان نییە ناچار پەنا دەبەنە بەر جلیکان و دەبە تاکو چەند ڕۆژێک خۆیان و خێزانیان گەرم بکەنەوە. ئەمن دێم لەو ساحەیە نە بە جەلیکان دەکڕم لۆ فرۆشنەوەی دەبەم لە بازار برێنە بە حرکەی لەوێ دەفرۆشنەوە بە جەلیکان عالەم دێ ئەوانی تااقەتی بە بەرمیلیان نەدە خودت بە جەلیکان دەکڕنەوە ئەوجا من لێرە جەلیکانی بە بەتاری دەکڕم لێرە نەفتەکەی دەکڕم لێرە تقریبا دوازدە جەلیکان ڕادەوەستی ئەمە بە چار دەیفرۆشینەوە زۆر دەکڕی ئەرێ وەڵا زۆر زۆر سەرفێ ڕۆژێ 50 جەلیکان دەفرۆشم عالەم زۆر دێ دەکڕی بەخوا چونکە عالەم نیجی بە بەرمی تااقەتی نییە بکڕی مەزبورە بێ بە جەلیکان دەکڕی نەوەت بە 162,000 دیناریە بە جوملا ئەمە بە 165,000 دەفرۆشی گاز پێش چەند ڕۆژێک بە 170,000 بە ئێستا بە 106,000 لەدا بەزینە ئەو هەیە سارزاری ئێستا سابتە نەوت گرانە لۆ فەقیری ئێستا گرانە بەس حکوومەت کە تەوزیع دەکات 90,000 دیناری وەردەگری زۆرە ناو شاری خەڵک کێ مەسەلەن نەوتی وەرکڕیوە نەوتەکەی خۆی دێنی دەفرۆشتەوە لە بازاری دووسەر وەڵی هەیە دەرێ بۆنی دەیە دەرێ باشنی هەیە دەرێ مەسەن زیادە لە مارێ دەفرۆشتەوە. دەستکەوتنی نەوت بۆ خۆگەرمکردنەوە وەک هەر پێداویستیەکی سادە و ڕۆژانە بۆتە گرەیەکی سەخت بۆ ژیانی هاوڵاتی ئەو پرسیارەش لای هاوڵاتیان هەر بێ وەڵام ماوەتەوە هۆکاری چییە وڵاتێکی پڕ لە سامانی ژێرزەوی و خاوەن ملیاران بەرمیل یەدەجی نەوت و یەدەجی جیهانی غازی سروشتی بۆچی دەبێت هاوڵاتیەکانی لەسەرمادا هەڵبلەرزن و توانای کڕینی چەند لترێک نەوتیان نەبێت. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.